بووینێتەوە بۆ پێشکەشکردنی سیمینارێکی زیندەیی. سیمیناری ئەو شۆمان تایبەت دەبێت بە پەروەردەکردنی ئەو گوڵانەی کەوا لە ماڵەوە یان لە ژوورەوە لەلایەن هاوڵاتیان هاونیشتیمانیان بەخێوەدرێنیان پەروەردە دەکرێن لەلایەن زۆر بەڕێز دکتۆرە جوان خضرڕەحمان کە مامۆستای زانکۆیە لە سەلاحەدین و پسپۆڕن لە زانستە ژینگەیەکان و پسپۆڕێکەشی بریتیە لە ژەهری ڕووەک. لێرەوە بە ناوی دەستەی کارجێڕی گرین سکوڵ و بە ناوی ڕێکخراوی تروشتی کوردستان بەخێرهاتنێکی شایستەی بەڕێزیان دەکەین و زۆر سوپاسیان دەکەین بۆ بەخشینی کاتیان بەم سیمینارە. بەڕێزان ئەوانەی نوێن لەم سیمینارە و یەکەم جارە بەشدار دەبن پێتان ڕادەگەین کەوە دوای تەواوبوونی سیمینارەکە کە سیمینارەکەمان ماوەی 40 تا 45 خولەکە دواتر ئێمە فۆرمێکی ئەلکترۆنی دادەنێن بۆ ئەوەی ناوتان تۆمار بکەن و بڕوانەمەتان بۆ دروست بکەین. دووبارەی دەکەمەوە تکایە ئێستا چاتەکانمان ڕاگرتووە هەر لەناو ئەم وڵات چاتەکان دەکەینەوە دوای سیمینارەکەەوە فۆرمەکە لەوێ دادەنین. کەس با لە گروپی تەلگرام داوای فۆرم نەکات و دواتر دەتوان لە ڕێگەی نامە هەر پرسیارێکتان هەبێ ئاراستەی مامۆستای بەڕێز بکەن. من زیاتر لە کاتتان ناگرم داوا لە بەڕێز دکتۆرە جوان دەکەم بۆ ئەوەی سیمینارەکەی پێشکەش بکە. فەرموو دکتۆرە. زۆر سپاس لە بۆ دەستەی ڕێکخراو. بەڕێزان سەلام عەلەیکوم، سپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر دەنگم دێ یان دەنگم باش نییە تکایە کەسێک جواب بداتەوە. کاکارزان دەنگدای بینیە مامۆستا، فەرموو. دەست خۆش بێ. زۆر سپاس کاکەم. بەڕێزان سەلام عەلەیکوم، سپاس بۆ هاتنتان، سپاس بۆ ئامادەبوونتان. هیوادارم ئەوڕۆ بتوانم کەمێک لەو زانستەی کە فێر بوونیە کە وەرماگرتیە پێشکەشی جەنابتانی بکەین. وەکو دەزانن خەڵک بە شێوەی هەندێک جار بە شێوەیەکی هەڵا شتەکانی دەوروبەری خۆی بەکاردێنی. یەکێ لەوانە بریتیە لە نەباتاتی ماڵەوە کە سیمینارەکەمان لەسەر هاوس پلانتە. نەباتاتی ماڵەوە خەڵک وا دەزانی ئەو نەباتانە دەگریتەوە کە لە حەدیقایان لە پارکەکان زەرع دەکرێ و گەورە دەبن، بەڵام ئەوە پێچەوانەیە نەباتاتی ماڵەوە بریتیە لەو نەباتانەی هەندێک مۆسەفاتی تایبەتی خۆیان هەیە کە زۆر جیاوازە لەگەڵ نەباتاتی دەرەوە. و سیمینارەکە خۆی بە ئینگلیزیە، بەڵام لەبەرەوەی ئەمە لە جامیعی دەرسی دەلێنەوە کە سیمینار دەکەین تێکەڵێک لە زمان بەکاردێنن هەندێک جارم بە کوردی و بە ئینگلیزی و بە عەرەبیش. و داواتان لێ دەکەم ئەگەر شتێک قامز بوو یان لای بەڕێزتان ڕوون نەبوو دەتوانن لێمی بپرسن پێمی دووبارە بکەنەوە. بابێنە سەر سلایدەکانمان، با سلایدەکانمان شۆ بکەین. سلاید یەکەممان با پێناسەیەکی هاوس پلانت بکەین یان پێشی دەگوترێت ئیندۆر پلانت یان نەباتاتی ژوورەوە ماڵەوە با بزانین ئەو نەباتانە چین. نەباتاتی ماڵەوە بریتیە لەو نەباتانەیە کە بە شێوەیەکی سروشتی گەشە دەکاتن و لەو شوێنەی کەمێک داخراوە. کە دەڵێن داخراوە قەزمان ئەوەیە کە لە حەدیقە نییە، لە پارک نییە، لە چوارچێوێکی کراوە نییە. ئەو شوێنەش بریتیە لە ماڵ یاخود یا ئۆفیس یا شڵتەر یا قوتابخانە یا هەر شوێنێک کە ئەمە ڕۆژانە بەکاری دێنێت. با بزانین سیفاتی ئەو نەباتەی کە دەبیتە هاوس پلانت سیفاتە چییە؟ What are the best house plant؟ کەواتە ئەو هاوس پلانتە یان ئەو نەباتەی لە ژوور و بەکاری دێنین دەبێت سیفاتێکی تێدا هەبێت. یەکەم ئەو نەباتەیە کە ئەمە لە ژوور و بەکاری دێنین لە پلەی یەکەمی لە بۆ ئەوەیە با بڵێن سیفاتی یەکەمی لە بۆ ئەوەیە کە دەبی کلین ئینڤایڕۆمێنتمان لە بۆ بکەواتە ژینگەکەمان بۆ خاوێن بکاتەوە. لەوانەیە کەسانێک هەبێتن بڵێن ژینگە چۆن خاوێن دەبێتەوە. دواتر لە سلایدەکانی دواوەی باز دەکەم کە ژینگە چۆن خاوێن دەبێتەوە یان ئەو ژینگەیان ئەو هەوایی کە ئەمە تێدا دەژیتن چ جۆرە پارتیکڵێک و چ جۆرە میکرۆبەکی تێدا هەیە. خاڵی دووەم هاڤلیز تۆکسیک، واتە ئەو نەباتەی کە لە ژوور و بەکاری دەهێنین دەبی تۆکسیکەکەیان با بڵێن ژەهراویەکەی زۆر کەم بی کە ئەوەش با بڵێن ئەو ژەهراویە پێچەوانەیە لەگەڵ نەباتاتی حەدیقەیان لەگەڵ نەباتاتی پارکەکان. لۆیە ئەو نەباتە کە هەڵی دەبژێنین یەکەم دەبی سیفاتی ئینڤایڕۆمێنتی هەبێتن بتوانێت ئینڤایڕۆمێنتی خاوێن بکاتەوە. دووەمیشیان سیفاتی کەمی ژەهرێتی هەبی واتە تۆکسیستی زۆر دروست نەکاتن. سێم خاڵ ئەو نەباتە دەبی دیکۆرت دروست بکە یان دیکۆرت ببەخشێ
بە خۆتان دەزانن کە نەباتێک بە خێو بکرێتن کاتی لە بۆ بکوژێتن ناوی نەباتێکی سیس و لاواز بیتن. What are the pollutants؟ ئەو پارتیکلێکە من تازە باسم کرد گوتم نەبات بی ئەمان لۆ پاک دەکاتەوە بە پێی راپۆرتێکی Environmental Protection Agency کە دەڵێتن ئەو پۆلیوتانتەی کە خەڵک لە ماڵێ تووشی دەبیتن 2 هەتا 5 جار زیاتر لەو پۆلیوتانتەی کە لە دەرەوە هەیە. هەندێک جارانش دەکاتە 100 هێندەی دەرەوە کەواتە ئەو پارتیکلە شاراوانێک ئەمە هەستی پێ ناکەین لە ماڵەوە 2 یان 5 هێندە زیاترە لەو پارتیکلە یان با بڵێن لەو ژینگەی دەرەوە هەیە. و ئەو پارتیکلانە کە من تازە ئاماژەمان پێکرد دەکرێت لەژێر سیفەتی فیزیایی بن یان لەژێر سیفەتی کیمیایی بن یان لەژێر سیفەتی بایۆلۆجی بن کە دەڵێن بایۆلۆجی قەزمان زیندەوەرە گوربینەکانە وەکو مەسەلەن بەکتریایە یان فڵترە یان ڤایرۆسات و ئەو جۆرانەیە. طبعاً کە باسی ماڵەوە دەکەین یان با بڵێن نەباتی ماڵەوە لە چەند عادەت وا دادەنرێتن یانەوەتە لە ماڵە یان لە ئۆفیسە یان لە شەوتەرە یان لە سکوڵە یان لە مارکێت و مارکێتە داخراوەکان یان مۆڵەکانە. بەڕێزە کە باسی پارتیکڵەکان دەکەین بابزانین سەرچاوەی پارتیکڵەکان لە چیەوە لەمان دێتن. بۆچی ئێستا خەڵک هەمووی نەخۆشە؟ بۆچی خەڵکانێکان دایمەن بەدەست کێشەی مەسەلەن تەنەفوس یان کێشەی هەندێجار نەفسی بەو کێشانە دەناڵێنن؟ بۆچی خەڵک جاران خانێکی سادەی هەبوو بەڵام هیچ نەخۆش نەدەکرد؟ ئایا ئێستا لە خۆمان پرسیە ئایا تەکنۆلۆژیا چەند پێشکەوتیە بەڵام چ ئاساوارەکی لە پاشە خۆمانی بەجێهێشتیە؟ کەواتە ئەو پارتیکلانە کە بەباسی دەکەین ڤۆڵەتایل واتە بە شێوەیەکی بوخار هەنە لە ناو هەوا. سەرچاوەی ئەو پارتیکلانە کە ئەمە نایانبینین و زۆر ترسناکەن ئەوە تا پەیمتە واتە سوبغا ئەو سوبغانێک کە خەڵک لە دیوار بەکاردێن لە ماڵەکان بەکاردێن. لەبەرەوەیە تەکنۆلۆژیا چەند پێش بکەوی چەند سوبغی نوێ و جوانکاری دروست ببیتن بەڵام ساید ئیفێکت یان با بڵێن مەترسێکی زۆرتر لە پاشە خۆی بەجێدێنێت. یان پۆلیش یاخود سۆلڤێن کە بە قەزمان ئەوەیە مەسەلەن زۆر کەس هەیە لە ماڵێکە ماڵ پاک دەکاتەوە فاز بەکاردێنی یان پاکەرەوە سپیکەر ئەو پاکەرانە بەکاردێن دەهێنی کە لە بۆ سپیکردنەوە بەکاردێ یانەوە تا پێستیساید بەکاردێنن یان کلێن ئەو شتانی کە لە بۆ پاکردنەوە بەکاردێ وەکو شت سڕینەوە یان پێرفیوم یەکچێ لەوانەیە بۆن عەتر لەوانەیە زۆرێکمان نەزانین کارەساتی بۆن چییە. خەڵک وا دەزانێت کە بۆن بە پارەیەکی زۆر بکردرێ ئەوە هیچ مەترسێکی نییە بەعەکسەوە ئەمن ئەوستا پرۆژەیەکم لەسەر بۆن هەبوو و بۆنم دروست کرد لەبەرەوەی بە دواداچوونم زۆر کرد لە بۆ بۆنەکان دیتم بەڕاستی یعنی کارەساتێکی زۆر دەقەومێنی ئەو بۆنانە هەموو لە کواڵەتی دەرناچن هەموو مەوادەی کارسینۆجینێک و مادەی سەرەتانی و مادە تۆکسینێکی تێدا بەڵام بێ ئەوەی لەسەر بۆنەکان لێبڵ بکرێ بێ ئەوەی لەسەر بۆنەکان بنووسێ. جا لەبەرەوەیە ئەو شتە شاراوانە ئەمە هەستیان پێ ناکەین بەڵام هیوادار نەمەودووە کەمێک زانیاریمان هەبیتن لەسەر ئەو پارتیکڵانە کە لەو جۆرە مادانە سەرچاوە دەگریتن. ئەو سلایدەش وەکو تازە باسم کرد یەک لەوانە مەسەلەن ئەوانەی کە شتی سپی دەکەنەوە یان سوپڕایەکان زۆر خەڵک هەیە دائیمەن معەتەری جەو بەکاردێن لە بۆ پاکردنەوەی ژوورەکە ئەوە زۆر غەڵەتە دەبێت و پەنجەرەی بکەوە دەبێت تەحویە هەبێتن دەرگا بکرێتەوە سبنان و ئێواران دەرگا بکرێتەوە نابی ئەو معەتەرانە بەکاربهێنرێت یان مەسەلەن سوبغە کە تازە باسمان کرد ئەو سوبغانە کە بەکاردەهێنرێت لە بۆ جوانکاریان لە بۆ دیکۆرە ئەوانە هەموو مادەی تۆکسینیان تێدایە. هەروەها بۆن کە تازە ئاماژەمان پێکرد هەموو جۆرەکانی بۆن مەوادی خراپی زۆر تێدایە کە هەموو لە بۆ مەوادی حافظە بەکارێتن یان مەوادی تەثبیتی بۆنەکە بەکاردەهێنرێت ئەو مادانە هەمووی کە ساید ئیفێکتی خۆی هەیە. بێنە سەر سلایدێکی تر گوتمان ئەو پارتیکڵانەکەمە باسمان کرد هەرچەندە ئەوە ئەو سلایدە پەیوەندی بە ئیندۆپلانتەکە نیە بەڵام گوتم وەکو
سیستەمی سمیناریان سیستەمی شتێک شەرح بکەیت بۆ بەرامبەرەکە دەبی شتەکەی زانیاریەکەی تەواو بکەیت وتما ئەو پارتیکلانەیە کە باسمان کردیانەوەتە کیمیایان فیزیان یان بایۆلۆژینە ئەوجا ئەو سلایدە بعد لە پارتیکلەکان دەکا کە بایۆلۆژین واتە ئەو تەنۆلەکانی کە لە هەمانە بایۆلۆژین واتە زیندوون ئەویشیانەوەتە بەکتریایە یان کەڕووە یان پۆلینگرینە واتە دنکە هەڵاڵەیە زۆر کەس هەیە بە پۆلینگرین بە دنکە هەڵاڵە حەساسی هەیە بەهاران حەساسیت دروست دەکاتن یان ڤایرۆسە یان دەستمایتە ئەوەی کە لەسەر جێگاوبان و لەسەر دۆشەک و ئەو شتانە دروست دەبیتن ئەوانە هەر لۆ خۆیان دنیا کارەسات دروست دەکەن بەڵام لەبەرەوەی سمینارەکەی من لەسەر ئیندۆر پلانتی باڵێن ڕۆکی ژوورەوە لۆی ئەو سلایدانە بەجێ دێڵم دەچمە سەر سلایدەکانی تر ئەو سلایدەی ئێستا باز دەکەین کلین دە هاوس چۆن ماڵەکەت پاک دەکەیەوە خانم بەتە ئەو سلایدە تایبەتە بە خانمان زۆر جار خانمەکان زۆر مەوادی سپیکەرەوە بەکاردەهێنن ناوەکو فاس و نازان وەکو مێگا و ئەوانە بەڕاستیەوە زۆر خەتەرە لە بۆ تەنەفوس زۆر خەتەرە لەبەرەوەی ئەگەر حەزت لێ شتەکان سپی بن دەتوانی مەڵاتێک لە سرکە لە نیو لتر ئاو یان لترێک ئاو بەبێ پێویستی ئەتو دەتوانی سرکە بەکاربێنی لە بۆ سپیکردنەوە یان دەتوانی لە بۆ پاکردنەوەی باتڕوم و حەمام و توالێت و ئەمان دەتوانی لیمۆن بەکاربێنی یان سۆدە بەکاربێنی من ئەو تەجاڕوبانم کردیە ڕاستە ینی زۆر سپی ناکاتەوە بەڵام زۆر باشە چونکە ئەتوو دوور دەکەویەوە لەو پارتیکڵانەی کە لە فاس یان لە سپرا یان لە مادەیەکی تردا دروست دەبیتن بە مروری زمن تووشی حەساسیت دەبی ڕاستە بێکەم جار تووشی حەساسیە نابی بەڵام بە تێپەڕبوونی کات تووشی حەساسیە دەبی سلایدێکی تر دێنە سەر ئەویش کلین دە هاوس بای پلان ئایا ئەمە چۆن نەبات دانین لە ژوورەکانمان ئایا ئەو ژوورێک کە ئەمە لێی دەژین چەند جۆر یان با بڵێن چەند عەدەدی نەباتەکان چەند بی لەو ژوورێ بە پێی ستاندەر یان بە پێی ئەو ڕێنمانە کە هەیە دەڵێ ئەگەر ژوورێک ڕوبەرەکەی 9 مەتر دووجابی ڕوبەرەکەی ژوورەکە 9 مەتر دووجابی بەلای کەمیەوە ئاتلیست یان نووسیتمان ئاتلیست بەلای کەمیەوە دەبی نەباتێکی تێدا هەبیتن کەواتە ئەگەر ژوورەکەت 20 مەتر دووجاب 30 مەتر دووجاب زیاتر بوو ئەوتو دەبی نەباتی زیاتر دابنێ ئەو نەباتانەیە کە لە ژوورەوە بەکاردەهێنرێ کە دەڵێن نەباتی ژوورەوە دەتوانی لە مین ڕوون بەکار بهێنرێ وەکو ژووری میوان یان ژووری سەرەکی یان لە بێدرومیش بەکاردەهێنرێ بەڵام ئەمێن لە بێدروم ئەگەر لە بۆ گەوران بی ئۆکێ لە ژووری نۆم بەکاربێنرێ ئۆکێ بەڵام تەوسیە دەکەم لە ژووری منداڵ بە هیچ شێوەیەکی نەبات بەکار نهێنرێ و هەرچەندە ئەمن باسی لانی چاکەی نەباتاتی ژوورەوە دەکەم بەڵام تەوسی ئەوەش دەکەم کە بە هیچ شێوەیەک لە ژێر دەستی منداڵدا نەندرێتن دەبی شوێنێکی خاصی خۆی هەبی بڵند دابێنرێ یان دوورە دەستی منداڵ بی چونکە بەڕاستی ئەو کارە ساتەنە دوایە باسی دەکەین هەموو لەسەر منداڵ تەطبیق دەبیتن چونکە ئەوان نازانن ئەو نەباتانەش هەموو مادەی زۆری ژەهری تێدایە و ئەگەری هەیە هەموو تووشی شەلل دەماغ ببن یان شەلل هەر شەلێکی تر هەبیتن یان تووشی ئەعرازی تری نەخۆشی بن بابزانین سوودی نەباتی ژوورەوە چیە نەباتی ماڵەوە بابزانین سوودی چیە یەکێ لەو سوودانەی کە نەباتی ماڵەوە ئەوەیە کە شێوەیەکی سیمایەکی جوان دەبەخشیتە ژوورەکەی و خاڵێکی تر ئەوەیە کلینینگ واتە ژوورەکەت بۆ پاک دەکاتەوە خاڵێکی زۆر مهمە لە نەباتاتی مەتاتی یان نەباتاتی ژوورەوە کە ئەو خاڵات تەطبیق بکاتن و خاڵێکی تر بریتە لە زیادکردنی ڕوتوبە لە بۆ ژوورەکە ئەوە زۆر مهمە ئەو کەسانەی تەوسیە دەکەم ئەو کەسانی کە پیستیان وشکە یا مەسەلەن پیستی دەستیان یان شوێنێکی تریان وشکە و بە هاوینانیان بە بەرزبوونی و پلەی گەرمی تووشی حەساسیەت دەبن ئەوانە مەفروزە ئەو نەباتانە زۆر لە ژوور ماڵیان هەبی چونکە نسبێک لە ڕوتوبە زیاد دەکاتن من بەخۆم تەجروبەی ئەوەم هەیە چونکە ئەمن بە هاوینان یاوەڵن کە پلەی گەرما بەرزەبتە و دنیا وشک دەبیتن من حەساسی دەستم لە بۆ دروست دەبوو جارجار لە کاتی دکتۆرایەکەم کە سەفەری دەرێم کە لە مالیزیای بووم مالیزیاش یەکێکە لە وڵاتانەی کە ڕوتوبەی زۆرە یانی ڕوتوبەی لە 95 زیاترە فمن کە سەفەرم کرد دنیایەک مەرحەم و
هەبوو با بڵێن هەبنا بەس کرێم و شتانە مرتب و شتانم لەگەڵ خۆم برد بۆ ئەوەی لەوێ ناچار مەسەلەن پەکم نەکەوێ عیلاجی خۆم زوو بکەم باز باوەڕتان هەبی یعنی هیچ شتێکم بەکار نێنا خۆی تۆماتیکی یان دەستم چاو هەستم پێ نەدەکرد بەس تەمەشام کرد مەسەلەن هیچ لە کرێمەکانم بەکار نهێنا ئەوەش دلیل بوو لەسەر ئەوەی کە پیستی من لەوێ ئەو هەوایەکی زۆر بە ڕوتوبەیە ئەو ڕوتوبەیە زۆر وای کردبوو کە پیستم شێدار ببیتن و هیچ مشکلێکی حساسیم لە بۆ نەمێنێتن لێ تۆسیە دەکەم ئەوانەیە کە حساسیان هەیە دایمەن هەوڵ بدەن ژوورەکانیان ڕوتوبەی هەبیتن ژوورەکانی کەمێک تڕ بیتن یان فێنک بن بۆ ئەوەی کێشەی سکینیان نەمێنێت کێشەی هێستیان نەمێنێتن و خاڵێکی تر کە سوودی ئەو ڕۆتی ژوورەوە چیە ئەویش بریتێ لە سایکۆلۆجی قەسدی ئەوە چیەیەکێ لە بەکارهێنەرەکانی ئەو بوارە ئەوەیە کە ئەو نەباتە دڵت خۆش دەکاتن یعنی وا دەکاتن مرۆڤەکە هەز بە دڵخۆشی بکە هەز بە ئارامی بکاتن ئەوە لەسەر سوود و یان با بڵێن قازانجی نەباتاتی ژوورەوە پرسیارە زۆر دەکرێتن ئایا نەباتی ژوورەوە زیان بەخشە بەڵێ نەباتاتی ژوورەوە زۆر زیان بەخشە قەزمان کە دەڵێن زیان بەخشە ئەوە نییە مەسەلەن ئەگەر داخولینەکە ئەوش بێ هجوومەکانە قەزمان ئەوەیە دەبی زۆر ئاگادار بین لەبەر دەستی منداڵاندانێن لۆ لەبەر ئەوەی کەم خاڵ کە نەباتاتی ژوورەوە پێی دەناسرێ ئەوەی پۆیزنە واتە مادەی ژەهری زۆر تێدایە وا دەبێتە هۆ دروستبوونی حەساسیە لە پێست هەروەها ئەگەر هاتوو منداڵێک نەک منداڵ ئەو کەسانێک کە بیخۆن بە غەڵەتی یان هەر شتێکی تری ئەگەر خواردیان ئەوە گەدایان تووشی کێشە دەبیتن و ئەگەر هاتوو بە زمان بەدەم خواردیان جویان لەناو دەم جویان ئەوە تووشی سووتانەوەی دەم دەبێت کەواتە نەباتاتی ژوورەوە بەڵێ ژەهرە بەڵێ مەترسی هەیە بەڵام سوودەکانی زۆر زیاتر لە مەترسیەکان دەتوانین خۆمانی لێ بپارێزین هەندێک لەو نەباتانە پێتان ئاشنا دەکەم با بزانین ئەو نەباتانە بیئەیان چۆنە مەسەلەن ئایا پێویستیان بە ڕووناچیە پێویستیان بە گەرمیە پێویستیان بە ساردی زۆر کەس دەپرسی دەڵێ من نەباتەکەم هەیە لە حەدیقەی دادەنم کە دەیکڕم هیچ عیبی نییە دوای ماوەیەک لە حەدیقەی دایدەنین نەباتەکە دەمری و سیز دەبی طبعا ئەو نەباتانە هەمووی نەباتی ئیستیوائینە هەموو بیئیتابێتی خۆیان هەیە لۆی هەڵبژاردنی نەبات لەسەر حەز و ئارەزووی کەسەکە نابێتە لەو معلوماتە هەڵبژاردنی نەبات لەسەر سیفەتی شوێنەکە دەبی لەسەر ئینڤایڕۆمنتی شوێنەکە دەبی با بڵێن دەرەجەی حرارەی شوێنەکە چەندە ئایا شوێنەکە ڕوتوبەیە ئایا شوێنەکە ڕوتوبەی نییە ئایا شوێنەکە مەسەلەن گەرمە ساردە دایرێکت لەبەر ڕۆژە دایرێکت لەبەر ڕۆژ نییە ئەوانە هەموو تەسیری هەیە لەسەر چۆنیەتی هەڵبژاردنی نەبات کەواتە یەکەم نەبات کە لۆتان باز دەکەم نەباتی بۆستۆن نەفەرم بۆستۆن فێن وەڕسمەکەم دانایە لە بۆتان ئەو نەباتە بەکاردێ سیفەتی ئەو نەباتە چیان بە بڵێن بۆچی بەکاردێ ئەو نەباتە بەکاردێ لە بۆ پاکردنەوەی هەوا بەکاردێ و ئەو نەباتە وا دەکاتن کە ژوورەکەت ڕوتوبەی هەبێتن وەکو پێشتر ئاماژەمان پێکرد کە ڕبوونی ڕوتوبە یان زیادکردنی ڕوتوبە لە ژوورەکەت ئەوە شتێکی زۆر باشە لە بۆ ئەو کەسانەی کە کێشەی پێستیان هەیە و ئەو نەباتەش حەزی لە چێندەرە حەزی لە ئیندارێکە سەنڵایتە واتە نابی ڕاستەوخۆ لەبەر هەتاو دابندرێ دەبی لە پەنجەرەکان واتە نابی ڕاستەوخۆ هەتاوی لێ بدا دەبی لە دیوی ژوورەوە لە نزیک پەنجەرە دابندرێ و حەزیشی لە سۆی لە با بڵێن سۆری ببورن حەزی لە خۆڵێکی تا ئەوە لەسەر نەباتی بۆستۆن طبعاً سیفاتیان زۆر هەیە زۆر سیفات هەیە بەڵام خۆتان دەزانن سمینارەکەمان کاتی دیاریکراوی هەیە لۆی ئەو شتانە بە کورتی لۆتانی باز دەکەم نەباتێکی تر وەردەگرین دراگۆن کە زۆرتان بەکاردێن لە ماڵان و زۆر ئەو نەباتە هەیە لە هەموو شوێنەکان ئەو نەباتە چ دەکاتن هەوا پاک دەکاتەوە لە بەنزین هەوا پاک دەکاتەوە لە دووکەڵی جغارە و هەوا پاک دەکاتەوە لە فۆرمەڵدیهاید لە زایدین
ئەوانە لە ئەو مادانەی کە لە ڤارنیش و لە سوبغەکانەوە دروست دەبێتن کەواتە ئەو نەباتە ئیشی پاکردنەوەی هەوا دەکاتن ئەوە سیفەتێکی زۆر زۆر باشە. سەبارەت بە توربەکەی ئەوا بڵێن خۆڵەکەی پێویستی بە خۆڵێکی شێدار هەیە و ئەو دەرەجەی گەرمیەی کە ئەو حەزیلێ ئەو نەباتە لە بینی 18 هەتا 24 واتە دەبین دەرەجەی حرارەی ناوەندی بێتن و نابێ ڕاستەخۆ لە بە ڕۆژێشدا بندرێ بەڵام حەزی لە چیە حەزی لە ئیندایرێکت سەنلایتە واتە غێر مباشر لەبەر هەتاودا بندرێ. ئایا ئەو نەباتە تۆکسیکە یان نا یا با بڵێن ژەهرە یان نەبڵێ ئەو نەباتە ژەهرە لە بۆ پشیلە و لە بۆ سەگ واتە لە بۆ جانلەوەری شیردە تۆکسیکە و لە بۆ ئینسانش تۆکسیکە بەڵام ئەگەر هاتوو بە ڕێژەیەکی زۆر بخورێت چونکە ئینسان با بڵێن سۆری مرۆڤ کە ئەو زۆر نەباتانە دەخوا ئەگەر هاتوو یەک دوو جار لە سەری خواردی یان دۆزێکی زیاتری خوا ئەوا لیتەڵ دۆزی بۆ پەیدا دەکاتن ئەو کاتە نیشانی نەخۆشی لێ بەدەر دەکەوێتن. بچینە سەر نەباتێکی تر نەباتی هەتمان ڕەبەر ئەو نەباتە دیارە خەڵک زۆر بەکاری دێنی تەوانە ئەو نەباتانم لە بۆ خەڵبژاردن کە خەڵک بەکاری دێنی چونکە خۆتان دەزانن نەباتاتی ژوورەوە زۆر نوعی زۆرە سیفاتان زۆر بوو بەڵام ئەو نەباتانەم اختیار کرد کە خەڵک بەکاری دێنی بۆ ئەوەی زیاتر سوودی لێ ببینن و زیاتر ئاشنایی پەیدا بکەن لەگەڵ. نەباتی ڕەبەر ئەو نەباتە سیفەتی ئەو نەباتێتیە گەڵایەکانی پانە سبحان الله خوای گەورە دروستی کردێ کە توانای مژینی مادەی کیمیایی هەبێتن لە هەوا یعنی ئەو گەڵایە توانای نژینی ئەو پارتیکڵانەی هەیە کە لە هەوادا هەیە و حەزیشی لە بەرهەتاو نییە واتە دەبی غێر مباشر لە بەرهەتاودا بندرێتن ئەو پلە گەرمیەی کە ئەویش حەزی لێ دەکا لە بینی 10 هەتا 29 ئەگەری هەیە زیاتر لە 29 دەرەجە ئۆکێ مشکلە نییە بەڵام ئەگەر هاتوو دەرەجەی حرارەت زۆر زۆر بەرز کردەوە ئەوە ئەو نەباتە تەحەموڵ ناکە و دەسووتێ یان با بڵێن نەباتەکە لەناو دەچێتە. دێنە سەر نەباتێکی تر نەباتی بامبۆ. نەباتی بامبۆش ئەو نەباتە وابزەم ئاشناییتان هەیە خەڵک بەکاری دێنی ئەو نەباتە بەکاردێ لە بۆ پاکردنەوەی هەوا لە بەنزین و پاکردنەوەی هەوا لە مەوادە کیمیایەکان و حەزیشی لە ئیندایرێکت سەنلایتە واتە حەزی لە ڕاستەوخۆ بەرهەتاو نییە دەبی هەتاوی لێدە بەڵام بە غێر مباشر لێ بدە واتە نزیک پەنجەرەدا بندرێ و دەبی خۆڵەکەشی شێدار بیتن ئەو پلە گەرمی کە ئەو حەزی لێ دەکات لە بینی 18 هەتا 24 ئەو نەباتە سیفەتێکی هەیە سیفەتی ئەوەیە ئەتراکتین کیتمە سپایدەر واتە هەندێک حەشەرات و جاجالۆکە ئەوانە توانای گرتنی هەیە چونکە لەسەر گەڵایەکانی شوعیراتی بچوک بچوک هەیە توانای ڕاکێشانی مێرووی هەیە ئەوە بەکاردێ لە بۆ پاکردنەوەی ئەو شوێنە لە مێرو ئەو ژێکێکە لە سیفەتەکانی تری ئەو نەباتە. نەباتی دیڤڵ ئەو نەباتە زۆر زۆر دیارە پێی دەگوترێت نەباتی دیڤڵ یان نەباتی شەیتان لۆ پێ دەڵێن نەباتی دیڤڵ لەبەرەوەی نەباتە بە ئاسانی لە ناو ناچی ئەوانەی کە ئەو نەباتان هەبی لە ماڵە دەزانن ئەو نەباتە زۆر بە ئاسانی لە ناو ناچیتن جگە لەوەشدا ئەو نەباتە ئەگەر شوێنەکە تاریکیش بوو هەر گرینە یان بەڵێن هەر سەوزە گەڵایەکانی بە سەوز دەمێنێتەوە ئەگەر هاتوو لە شوێنێکی تاریک دابندرێت. سەبارەت بە پلەی گەرمیەکەی لە بینی 15 تا 29 پلەی گەرمیە حەزی بەو دەرەجە گەرمی دەکاتن و حەزیشی لە پەرشیڵ شەید دەکاتە حەزی لە نیمچە سێبەرێک دەکاتن. ئەو ژەهرانەیە کە ئەو نەباتە توانای مژینی هەیە یان توانای پاکردنەوەی ژینگەکەی هەیە وەکو مادەی زایلینە بەنزینە فۆرمەڵدیهایدە ئەو مادانن کە گوتمان سەرچاوەکانی لە چێ دەیەتن سەرچاوەکانیان لە سوبغی دیواری دێتن یا ئێستا و کاغەزانێک پەیدا بوونە یا ئەو جۆرە سوبغانەیە کە ئێستا خەڵک پەیدا بووە هەموو ئەو مڕەکەبە کیمیاویانەی تێدایە کە ئەمابی ئەوەی هەستی پێ بکەین تووشی جۆرە نەخۆشی جیاوازمان دەکاتن. نەباتێکی ترتان پێ بناسێنم ئەویش نەباتی پینک فلامینگۆیە. نەباتی پینک فلامینگۆ سیفەتێکی تایبەتی هەیە ئەویش ئەوەیە توانای مژینی ئەمۆنیای هەیە
بەتایبەتی ئەو چێندە لە چێشتخانە لە مەطبەخ و ئەو شوێنانە ئەگەر غاز هەبیتن غازکرابیتەوەیانەوە ئەو زۆر باشە، چونکە ئەو نەباتانە توانێت مژینی گازی ئەمۆنیایانەیە. سوبحان الله خوای گەورە و هەردوستی کردینە. و حەزیشی لە بیئەچی شێدارە و حەزی لە شوێنێکی برایتە، واتە شوێنێکی ڕووناچی زۆری تێدا هەبیتن. ئەو گەرمیەی کە ئەو تێدا دەژیتن بریتێ لە 18-22 کەواتە لەمە دووە کە نەباتان اختیار کردی هەم نەباتان دانە لە شوێنێکی دیاریکراو دەبی بە حەز و ئارەزووی خۆمان نەبیتن، بە حەز و ئارەزووی شوێنەکە بیتن، بە پێی ئینڤارۆمێنت یان بە پێی ژینگەی شوێنەکەبی کە دەرەجە حرارەی چەندە، کە ئایا ڕاستەوخۆ هەتاوی لێ دەدا یان لێ نادا، ئایا ئەو شوێنە شێداری هەیە شێداری کەمە، دەبی ئەمە ئەو جا نەباتەکەی لە بۆ هەڵبژێری. نەباتێکی ترتان پێ دەڵێن ئەو پێ دەگوترێت وەمزانم بە کوردی قەفەس سەدرێشە چی ئەو هەر نازانم، وەلەو ناوی کوردی ناوی زۆریان هەیە، بەڵام ناوی لۆکەڵەکەی بە ئینگلیزی سویسە. نەباتی مۆنستێرە. ئەو نەباتە حەزی لە گەرمیە، باشە ئەگەر ئەو نەباتتان هەیە دەبی لە شوێنێکی گەرم دایبنن و حەزی لێ ڕاستەوخۆ هەتا لێ بداتن، هیچ نەبیت ڕۆژانە بایەوەندە 2-3 ساعت هەتا ڕاستەخۆ لێ بداتن، و حەزیشی لەوەیە کە خۆڵەکەی هەندێک ئۆرتوبەی هەبیتن واتە تەڕ بیتن و دەرەجە حرارەکەشی 68 هەتا 86 دەرەجەوی ئەتیادیە دەژیتن، گەشەی خۆی تەواو دەکاتن و حەزیشی لە ڕێژەی ڕوتوبەی زۆرە. کەواتە ئەگەر ئەو نەباتتان هەیە لە ماڵێ دەبی ئەو نەباتە لەو جۆرە بیئانە دابنن هەتا نەباتەکە بە شێوەیەکی تەندروست گەشە بکاتن. نەباتێکی تر وەردەگرین سنێک پلانت. نەباتی ئەو نەباتە پێی دەگوترێت سنێک پلانت. ئەو نەباتەش حەزی لە دارێک سەنە، واتە ڕاستەوخۆ هەتاوی لێ بداتن و ئەو دەرەجە گەرمی کە تەحملی دەکاتن 16-24 دەتانی زیاتریش دابندرێت. ئەو نەباتە پێی دەگوترێت مەدەر ئین لۆ، واز لەو بینین باسی نەکەم چونکە باوەڕ ناکەم، یعنی من باوەڕشکەمەوە لە بیرم چوو ببورن. میم نەباتەکە ناوی خۆی تەواوە، سنێک پلان تەواوە، ئەو مەدەر ئین لۆیە ناوی محەلە ئەو شتانەیە. سەبارە بۆ تۆکسینەی کە ڕمووی دەکا لە ژینگەکە بریتێ لە فۆرمەڵدیهاید، بریتێ لە بەنزین زایلین، کەواتە ئەو مادە ژەهرانەی کە لە سوڵەکان هەیە لە جەوەکە لە دەوروبەر هەیە، ئەو نەباتە توانای ژینی هەیە، توانای لە ناوبردنی هەیە. ئەوە معلومات سەبارە بە سنێک پلانت. با بزانین ئەو نەباتانەی کە دەرەجەی ژەهراویان زۆرە وەبی لە ماڵی ئاگادار بین، چونکە گۆتم زۆربەی زۆری نەباتاتی ژوورەوە ژەهرن، ئەنی دەرەجەی ژەهرەکەشان زۆرە، بەڵام لەناو ئەوانەشدا هەندێک لە هەندێکیان دەرەجەی ژەهریان زیاترە. ئەگەر مقارنەی بکەین لەگەڵ نەباتاتی حەدیقە، نەباتاتی پارکەکان زۆر جیاوازیانەیە، چونکە نەباتی پارک دەرەجەی ژەهرێتی زۆر کەمە، بەڵام ئەو نەباتانە کۆتمان دەرەجەی ژەهریان زۆرە. کەواتە ئەو نەباتانەیە کە زۆر ژەهرن، ئەو ڕسمەکەم لە بۆ دانانە، یەکێ لەوانە بریتێ لە دایفین باچیا. ئەو نەباتە لۆ ژەهرە، لۆ مەسەلەن ئەگەر کەسێک منداڵێک بیخوا یان بەرجسمی بکەیت، پارتەی بکەیت، بەرپێستی بکەیت، تووشی سوتانەوە پێستت دەکات، تووشی لەوانەیە سوتانەوەی دەم و ددانت بکاتن. بۆچی؟ لەبەرەوەی ئەو نەباتە جۆرە مڕەکەبێکی کیمیاوی تێدایە کە ئەوش کالیسیۆم ئۆگزالەیتە. کالیسیۆم ئۆگزالەیت بۆی ناسراوە کە ئەو خوێ لەناو ئەو نەباتەی هەیە بەوەی ناسرا کە حەساسیەت دروست دەکاتن، واتە پێستەکە تووشی خوراندن و تووشی سوودبوونەوە دەکاتن. ئەوە سەبارەت بەو نەباتە. نەباتێکی تر هێتمان پیسلیلای، ئەوەش وا دیارە ئەویش دیسان دەرەجەی ژەهرێتی زۆرە. تیتێدا ئەوش دیسان کالیسیۆم ئۆگزالەیتی تێدایە. کالیسیۆم ئۆگزالەیت ئەو مڕەکەبە کیمیاویە بە شێوەیەکی دەرزی بچووکە وا دەکاتن کە دەمیان لێو یان زمان یان قوڕگ تووشی سوتانەوە بیتن، تووشی خوران ببیتن.
نەباتێکی تر ئۆلێندا، ئەوان ئۆلێندا ناوی زۆر بە خراپ ڕۆیشتیە، بەڵام لە ڕاستیدا ئۆلێندا لە جەماعەتی طبی پێی دەگوترێت سەیدەلان نییە، یعنی بە نەباتی فارمە بەناوبانگە، واتە نەباتێکە مستەشفایەکە لۆ خۆی، سەیدەلێکە لۆ خۆی، ئەم نەباتە یعنی هەموو دەرمانە تێدایە. سبحان الله، خوای گەورە ئەو نەباتەی بۆ شێوە دروست کردیە کە چەندین مڕەکەباتی کیمیاوی زۆر باشی تێدایە، بەڵام لە هەمان کاتیشدا ئەو نەباتە تۆکسینێکی زۆری تێدا ئەگەر هاتوو بەر لە شت بکەوێت. یەکێ لەو سەبەبانەیە کە وای کردێ کە ئەو نەباتە تۆکسینەکەی زۆر بیتن، ئەویش بریتێ لە مڕەکەبێکی کیمیاوی کاردیۆگلایکۆسایدی تێدایە، ئەوەکو نێرین یان بابڵێکو ئۆلینێرین، ئەو مڕەکەبە کیمیاوی جیاوازیانە هەمویان وا دەکەن کە چ بکەن کە تەئسیر لەسەر نێرڤە سیستەم بکەن، واتە تەئسیر لەسەر دەمار بکەن. ڕاستە ئۆلێندا پێی دەگوترێت ژاڵە، وەبزم ژاڵەی بە کوردی خۆمان، ڕاستە تۆکسینە ژەهرە، بەڵام لە هەمان کاتدا پێشی دەگوترێت نەباتی مستەشفا یان با بڵێن سەیدەلانە، چونکە زۆربەی زۆری مڕەکەبە کیمیاوی باشەکانی تێدا کە لە بۆ چارەسەری شێرپەنجە چارەسەری زۆر شت بەکاردەهێنرێت. نەباتێکی تر وەگرین بریتیە لە فیلۆدێندرۆن. فیلۆدێندرۆن چییە؟ ئەو نەباتەیە کە گوتمان نسبەیەک لە ژەهری تێدایە، ئەویش سەبەبەکەی ئەوەیە دیسان کالیسیۆم ئۆگزالێت کریستالی تێدایە کە ئەو گوتمە ئەو مڕەکەبە کیمیاویە بۆی بەناوبانگە کە دەبێتەوە هۆی دروستبوونی حەساسیەت، دروستبوونی خوران لەسەر پێست. نەباتێکی تر نەخلە، ئەوەی کە پێ دەبێت ساگۆپام، ئەو نەباتە نەخلە مڕەکەباتی کیمیاوی تێدایە، ئەو نسبە مڕەکەبە کیمیاوی زۆری تێدا لێ دەرەجەی ژەهرەکەی بەرزە. ئەو مڕەکەبە کیمیاوی کە تێدا پێی دەگوترێت حتمان سیسەزین، ئەوە ئەو مادەی دروستبوونی شێرپەنجەیە و مادەیەکە ژەهرە لە بۆ دەمار. طبعا ئەو مادەیەکە ناو نەباتێ هەروها ڕاستەوخۆ تەئسیر لەسەر جسم ناکە، بەڵام کە مەسەلا ئەگەر نەباتەکەت شکاند یان نەباتەکەت پارچە کرد، ئەو مڕەکەبانە هاتنە دەرێ و جا ئەو کاتی حەساسی دروست دەکاتن و دەرەجەی تۆکسینەکەی زۆرە و ئەگەری هەیە ببیتە کێشە لە بۆ جگەر، یعنی کێشەی جگەر دروست بکاتن لەو کەسانێک کە نسبەتی لێ دەخۆن بە تایبەتی مرۆڤ یان پیتز واتە ئاژەڵ ئەوانە. ئەو سلایدە لە کۆتایی سلایدێکم دانایە، وەکو پێشترش ئاماژەم پێکرد، گوتم ئەو نەباتانە ڕاستە باشن، ڕاستە ژیان گەمەن لەو پاک دەکەنەوە، بەڵام تەوسیە دەکەم بە هیچ شێوەیەکی لە ژێردەستی منداڵاندا نەنن، تەوسیە دەکەم بە هیچ شێوەیەکی نزیک دەستی منداڵاندا نەنن، چونکە هەموو کارەساتەکە لەسەر منداڵەکەی دروست دەبێتن. لۆیە ئەو سلایدەمدانە نەباتەکان ئاگادار بن، نەباتەکان لە ژێردەستی منداڵەکان دامەنێن. ئینشاءڵڵا هەموو لایەک سەلامەت دەبن و دوور دەبن لە ئەو جۆرە نەباتانە لە دەستی منداڵان داناندرێت. و ئێستاش ئامادەم هەر کەسێک پرسیارە چی هەیە و هەر کەسێک پێویستی بە ڕوونکردنەوەی دەتوانێت پرسیار بکات. زۆر سپاس بۆ دکتۆر جوان بۆ پێشکەشکردنی سمینارە. ڕێزان ئێستاش پێشەوەی کاتەکە بکەمەوە فۆرمەکە دابنێم بۆ ماوەی دوو خولەک، بۆەوەی فۆرمەکە پڕکەنە دواتر پرسیارەکانتان بکەن.
ئێستا فۆرمەکە دانراوە، دەتوان فۆرمەکە پڕ بکەنەوە، بەڵام تکایە ناوی شیانیتان بە ئەنگلیزی بنووسن. لە گروپی تەلێگرام ناوەکان بنووسن تکایە. بەڕێزێک ناوی خۆی لە گروپی تەلێگرام نووسیوە، لە گروپی تەلێگرام نەینووسن، تەنها لەم فۆرمە. هەر کەسیش پرسیارە دەتوانێت پرسیارەکەی بنووسێت.